لە بەرامبەر هێرشەکانی سوپای پازداران بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان خۆپیشاندانێکی بەرفراوان لە هەڵەبجە بۆ دەربڕینی ناڕەزایی دژ بە هێرشەکان بەڕێوەچوو. لە ساڵی 1970 یەکەم شار کە باوەشی بۆ هەڵەبجەیەکان کردەوە لە کاتی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەیە شاری هەولێر بوو کە هاوسۆزی و هاوخەمی خۆیان ئەو ساڵان مەفێکی باش بە شاری هەڵەبجەیان گەیان بۆیە ئێستاش لەسەر هەڵەبجەیەکان ئەرکا کە بێتە جادە و هاوسۆزی و هاوخەمی خۆیان بۆ شاری هەولێر دەربڕان. هەمیشە ئێمە شارێکی زوڵم لێکراو بووین، ئەمڕۆکە لە هەولێری دەستە پشتوان زوڵمی لێکراوە بەبێت تاوان کۆمەڵێ منداڵ خەڵکی سیڤیل شەهید کراوە. ئێمە وەک هاوخەمی هاوک هاو پشتیوانی بۆ خەڵکی بەسەرکی هەولێر لێرە گربووینەتەوە و پشتیوانی لە هەولێرەکەین و داواکارین ئەم کوشتن و بڕینی خەڵکی سیڤیل بە کۆتا بێت لە شاری هەولێر و لە تەواوی هەرێمی کوردستانە. بەشێک لە بەشداربووانی خۆپیشاندانەکە دەڵێن هێرشەکان بۆ تێکدانی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستانە و بیانوەکانی ئێران بۆ هێرشە بەلاواز وەسف دەکەن. موشکبارانی ماڵێکە کە قورئانی تایە قورئانەکانی موشکباران کردووە، بەرماڵەکانی موشکباران کردووە، مناڵی ساوە ئافرەتی موشکباران کردووە. ئەم لێدانە لە ئاسایشی هەرێمی کوردستان لە جوانی هەولێر ئەمە بۆ بەرگریکردنە لەو پێشکەوتنەی ئابوورەیەکەوە ئێستا هەورێمی کوردستان خۆی تابینێتەوە. بۆ یەکان ئێمە هاتوین ئەمڕۆ ئیدارەی ئەو دەستدرێژیانە ئەەکەین و ئیدارەی کوشتنی ژن و مناڵ ئەەکەین هەر کەسێک بکاتە سەر هەرێمی کوردستان و تایبەت ئێستاکە هەرێمی کۆماری ئیسلامی کە دەستدرێژی کردوەتە سەر خاکی هەرێمی کوردستان ئیدانەیەەکەی پێمان وایە بۆیە هەساین بە ئەنجاندامی ئەم گردبوونێ پێمان وایە کە ئەم هێرشە ناڕەوەیانە هەوڵێکە بۆ تێکدانی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان بە تایبەتی پایتەختی هەرێمی کوردستان کە شاری هەولێری خۆشەویستە ئێمە وەکو گەنجانی دانیشتوانی هەڵەبجە هاوسۆزی هاوخەمی خۆمان دەرەبڕین بۆ ئەم هێرشە ناڕەوەیانە. پارێزەرێک دەڵێت ئەو هێرشانی کرانە سەر هەولێر بەزاندنی سیادەی عێراق و نابێت عێراق لە کۆمەڵگەی نێودەوڵەتی لێیان بێدەنگ ببێت. في معاهداتی نێودەوڵەتی هەر دەوڵەتێک هەر وڵاتێک خاوەنی سیادەی خۆیەتی و هیچ کەسێک ناتوانێت سیادەی و وڵاتە ببەزێنێ. هەرێمی کوردستانی لە چوارچێوەی عێراقی فیدراڵە بە پێی و دەستور و معاهدانەی کە کردوێتی هیچ هێزێک لە دەرەوەی عێراق و هەرێمی کوردستان ناتوانێت بە هیچ پاساوێک دەستدرێژی بکاتە سەر خاکی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بەڕێگەی وشکانی بێ بەڕێگەی درۆنە و ئێستا ئەو چەکە متەتەوەرانی کە هەیە ئێستا لە شوێنی خۆیانەوە هێرشەکەن سەر هەرێمی کوردستان. نزیکی کاژمێر 11 خولەکی شەوی دووشەممە 15/1/2024 سوپای پازداران ئێران بە چەندین موشکی بالستی هێرشی کردە سەر هەولێر و بۆ هۆیەوە 4 کەس گیانیان لەدەستدا و چەند کەسێکی دیکەش بریندار بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.